تەوەری سێمی بەرنامەکەمان لە شاری هەولێرە و لە ستودیۆکانمان لێەوە دەبێت باز لە پاراستنی خێزان و ڕێگریکردن لە هەڵوەشانەوەی دەکەین. گرنگە کە هەموو لایەک هەوڵی جددی بدەن بە تایبەتی هاوسەران خودی خۆیان کە خێزانیان بپارێزن و ئەو پەیوەندیە خۆشەویستی و محەبەتی لە نێوان هاوسەراندا هەیە پارێزراو بێت و لەگەڵشیدا تێگەشتێکی زۆر باشە بێت تاوەکو ئەم خێزانە پارێزراو بێت و هەڵوەشانەوە ڕوونەدات و هەروەها باز لەوەش دەکەین کە چی بکرێت بۆی کە کەمترین هەڵوەشانەوەی خێزان لە کۆمەڵگای کوردیدا ئەنجام بدرێت. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ ڕێز مامۆستا زانە عەلی ڕاهێنەری پەروەردەیی. مامۆستایان سڵای خوا لەبێت، سپاس بۆم دەرفەتە. بەڵێ مامۆستا زانە گوێبیستی دەنگیەمەیت. دیارە مامۆستا گوێی لە ئێمە نەبوو. دووبارە باز لە تۆرەکە دەکەینەوە کە باز لە پاراستنی خێزان و ڕێگریکردن لە هەڵوەشانەوەیەتی کە بزانین ئەو شتانە چین دەبنەمایەوەی کە خێزان پارێزراو بێت و هەڵنەوەشێنرێتەوە. گرنگترین بنەمایەک چییە کاتێکە کوڕ و کچێک هاوسەرگیری دەکەن تاوەکو ئەم خێزانیان پارێزراو ببێت و ببێتە مای تۆکمەیی خێزانەکە و تۆکمەی پەیوەندی نێوان ئەم هاوسەرەوە بوونی پارێزرایی خێزان مانای پاراستن و پارێزگاریکردنی کۆمەڵگایە. لەگەڵ میوانەکەمان ئەگەر گوێبیستی ئێمە بێت مامۆستا زانە، مامۆستا گیان سڵای خوا لێ بێت، ئێوە گوێتانە دەنگی ئێمەیە. سڵای خوای پەروەردگار لە هەموو ستافی تەلەڤیزیۆنی پەیام سوپاستان دەکەم. زۆر سپاس. مامۆستا دەزانین لە ئێستادا چەندین فاکتەر و چەندین هەوڵی جیاجیا هەیە بووی کە خێزان بەرەو هەڵوەشانەوە بەرەو لێکترازان برن. گرنگترین ئەو شتانە چین کە دەبنە مایەوەی کە خێزان پارێزراو بێت لە نێو کۆمەڵگادا؟ ئەگەر پرسیارەکەم بە تەواوی جێ لێو بی ئەو بنەمانەی کە دەبنە هۆی پاراستنی خێزان؟ بەڵێ بەڵێ مامۆستا زانە. یەکەم هۆکار بۆ ئەوەی ئێمە خێزان بپارێزین و تکا لە هەموو کچ و کوڕێک دەکەم پێش ئەوەی خێزان دروست بکەن، یەک خاڵ هەیە زۆر گرنگی پێ بدەن، ئەویش ئەوەیە خۆیان شارەزا بکەن لەو پرۆسەیە. شوکردنەکەیان، ژنهینانی، منداڵ پەروەردەکردن، کەی شو دەکا، کەی ژندێنی کاتەکە گونجاوە و چێ دەینی و شو بە چێ دەکات و کۆمەڵێک زانیاری. ئەمە زۆر بایەق بەو خاڵەت دەم کە شارەزابوون هۆکارێکی سەرەکی سەرخستنی هەموو خێزانەکانە. زۆر باشە. ئەم شارەزابوونە، ئەم لێک تێگەشتنە پێویستە لە چ قۆناغێکدا ئەنجام بدرێت و گرنگە چی بکرێت بۆی کە لە بیدایەتەوە لە سەرەتاوە خۆت ئاماژەت پێکرد کە لە یەکتری تێبگەن و لە یەکتری حاڵی ببن؟ وڵا لە قۆناغەکە ئەگەمە با بڵێن لە دوای چوونە کۆلیش پەیمانگا ئەگەر ئەو کچە ئەو کوڕە بەلای کمی برای بەڕێزم بەلای کمی هەوڵ بدا چەند کتێبێک لەو بارە بخوێنتەوە. یعنی زۆر سەیرە کۆلیژی تەواو کردووە، پەیمانگای تەواو کردووە، یان گەویشتە تەمەنێک ئەوانە برێن نەچونێتە کۆلیژەوانە چونەتە تەمەنێک 25 ساڵە 23 ساڵە دەزانی کتێبە سێ بابەتە نەخوێندوتەوە، نەوشتە خولێکی ئەو بابەتە، پرسیارێکی نەکردی، ڕاوێژێک ناکە، هیچ نازانی. کاتێککە پێشی دەڵێ ئایا شو دەکەی یان ژندەینی پێی دەڵێ یەکسەر دەڵێ وەڵاهی جارە بیرم نەکردیتەوە، کەچی بەیانی کە کچەکە داخوازێکی دێ و کوڕەکە ئافرەتێکی چاک بۆی دەدۆزنەوە یەکسەر ژندەینی. بە تو دەڵێم ئەگەر ئەمڕۆ خۆت ئامادە نەکەی وەکو کارمەند ڕۆژانە خۆت ئامادە نەکەی، هەست دەکەی ڕۆژ بە ڕۆژ لە ئیشەکەی خۆت کە چەند شارەزاشی سست دەبی. ئەیدی چ جای ئەو کەسەی کە دەچێتە ناو بابەتێک کە یعنی هەتا دنیاما لەگەڵیتی هیچ شارەزای نییە. بۆیە بەڕاستی بینەری بەڕێز با هەوڵ بدە کچ و کوڕەکانی خۆی لەو بابەتە هان بدا کە خۆیان فێر بکەن، بخوێنەوە، خۆیان شارەزا بکەن. زۆر گرینگە ئەو خاڵە. زۆر باشە مامۆستا.
پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا ئەرکی کێیە کە گەنجان هۆشیار بکاتەوە لەوەی کە ئەم پرۆسەیە کاریگەری لەسەر چواردەور هەیە نەک تەنها دوو کەس کە ژیان پێکەین کارگەری لەسەر چەند خێزانێک دەبێت و ئەم پرۆسێ تەنها بۆ ئەوە نییە کە بۆ چەند مانگێک بێت و بۆ داوەتی بێت یاخود بۆ ئەو خۆشیانە بێت کە ئەوان بیری لێ ئەکەنەوە کێ بە پرسە لەوەی کە ئەم هۆشیارە بداتە ئەو گەنجانە و ئاگاداریان بکاتەوە لەم کاریگەریە خراپانەی کەوا دەکات هەڵبوەشێتەوە پرۆسەکە دوای چەند مانگێک یان چەند ساڵێک. ئەمە دەستخۆشتانە دەکەم پرسیاری زۆر چاکم لێ دەکەن ئەو پرسیارە زۆر بەدڵمە کەسی یەکەم کە بەرپرسە بۆ ئەوەی تاکەکان هۆشیار بکاتەوە من پێم وایە مامۆستایانی ئاینی بە ئەو کاتێککە دەچن لە پرۆسێکی مارەکردن ئامادە دەبن با نامیلکەکی بنووسن ئەو نامیلکە بداتە کچەکەی بداتە کوڕەکەی بڵێ هەوڵ بدە پاشی دە ڕۆژکە وعدم بدەیتێ ئەو نامیلکەی بخوێنیتەوە ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم دایک و باوکەکە با کتێبخانەیەک لە ماڵەوە دروست بکەن چەند کتێبێک لەو بوارەی هەبی برێ کچەکەم برێن زیاتر داکەکە برێتە کچەکەی ئەو چەند کتێبەی بخوێنەوە باوکەکە برێتە کوڕەکەی ئەو چەند کتێبە بخوێنەوە یان مامۆستایانی ئاینی لە منبەرەکان یان دوای عیشا یان دوای عەسر یان لە ڕۆژی هەینی لە مزگەوتەکان دەتوانن خولێک بکەنەوە خولێکی 10 ڕۆژە 15 ڕۆژە بۆ گەنجەکانی ئەو گەڕەکە تەمشا دەکەی ئەگە چەند کەسێک ئەوەی کرد هەست دەکەی ئاستی ڕۆشنبیری خەڵک بەرز دەبتەوە تاکەکانمان ئاستیان بەرز دەبتەوە کە بەرز بووە ئەو هەڵانەی کە لە دنیای خێزانداری درستی دەکەن نایەتە پێش و تەلاق کەم دەبتەوە. من یەک نمونەت دەدەمێ لە وڵاتێک لە وڵاتەکان لەوانە لاتان ئاشنابی بڕیاریاندا هەر ئافرەتێک کە شوو دەکا یان هەر کوڕەکە ژندێنی دەبی بە خولێکی 10 ڕۆژی 15 ڕۆژیدا ڕەتبی خولێک مامۆستایەک یان دکتۆرێکی شارەزای دەرونیان بۆ دەهێنان مامۆستایەکی ئاینی شارەزایەکی یاسایی برێن دکتۆرێکی ئافرەتان دکتۆرێکی پیاوێنن لەو پیاوەکان دەهێنا اینجا مۆڵەتیان دەدا کە ئەو ئافرەتە برێن شوو بکە و ئەو پیاوە ژنبینی تەمشا کرد پاش ئەوەی ئەو پرۆسە ئەنجام دەرە پاش چەند ساڵێک بە ڕێژەیەکی زۆر تەلاق کەم بووە بۆیە ئێمە شارەزایی کلیلی مانەوەی خێزانەکانمانە و لە ڕێی مامۆستایانی ئاینی داک و باوکەکی ڕۆشنبیر ئەم سێ کەسە کە زۆر گرینگە ئێمە بایەخیان پێ بدەین دەتوانین گەڕەکانمان و تاکەکانمان و ماڵەکانمان و خێزانەکانمان کێشەی تێدا کەم بتەوە و ژیانی تێدا خۆشبی. زۆر ڕاستە مامۆستا تا چەند دەربڕینی هەست و سۆز و خۆشەویستی لە نێوان هاوسەراندا دەبێتە مایەوەی کە ئەم پرۆسی هاوسەرگیریە پەیوەندیەکی چۆکمەتر بێت و تون و تۆڵتر بێت و بێتە مایەوەی کە هەمیشە بەردەوام یەکتریان خۆش بێت هاوشێوەی نەمامێک کە زوزوو ئاو بدرێت و پێویستە ئەم پەیوەندیە زوزوو بە خۆشەویستی و بە محیبەت ئاو بدرێت ئەمە تا چەند گرنگە لە نێوان هاوسەراندا بوونی هەبێت. وەڵاهی برای بەڕێزم ئەمە ئەو هەست و سۆزە چۆن ببینێ کاتێک کە ئەو کچە ئەو کوڕە ئەو ژنە ئەو پیا و مۆبایلێکیان لە دەستە دایم وێنە و ڕووداوە ناخۆشەکان سیر دەکەن بۆیە من ئامۆژگاریان دەکەم لێرەوە ئامۆژگاریان دەکەم کە هەوڵ بدەن دوورکەوەنە لە هەندێک ڕوودا و هەواڵی ناخۆش کە لایانی دەرونی تێک دەدا کە لایانی دەرونی تێک چوو ئەتو ناتوانانی لەگەر هیچ کەسێکی دەوروبەری خۆت گەشتبینانە یان بە چاچی مامەڵە بکەیت بۆیە هەوڵ بدە نزا بۆ کەسانی پێویست بکەی لەسەر و دوعاکردنە لەسەر و یارمەتیدانە بەس لەسەر ئەوە نییە بەڕاستی ئەو مۆبایل لە دەستە هەردەم ڕووداوە ناخۆشەکان سیر بکەیت تۆ سیرکە بزانە زۆرترین بینەر بۆ ئەو ڕووداوانەیە کە ناخۆشە ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی دڵی پیاوەکە دڵی ژنەکە بە بەردەوام تونبی کە تونبوون و ناخۆشی چۆن ناو دڵ و دەرونی مرۆڤەکە ناتوانانی خۆشی بە کەس ببەخشی بۆیە ئەمە دەبی بەو شێوازە مامەڵە بکەین ئەو مرۆڤە دوورکەوێتەوە لە ڕووداوە ناخۆشەکان کە دوورکەوتەوە لایانی دەرونی باش دەبی کە لایانی دەرونی باش بوو دەتوانی دڵ و دەرونی کەسی بەرامبەریش خۆش بکات. زۆر باش مامۆستا تا چەندێک هەڵسوکەوتی دایک و باوکەکان
کاریگەری لەسەر فکر و ئایدۆلۆژیای گەنجەکان هەیە بۆ منە هەندێک گەنج هەیە کەڵێت بیرم لە هاوسەرگیری نەکردوێتەوە لەلایەکی ترەوە سێرەکە دایک و باوکی کێشەیەکیان هەیە یان دەمەبۆڵەیەکیان ئەبێت زیاتر سارد ئەبێتەوە لە بەرەو پێشچوون بۆ ئەو پرۆسەیە. والله ئەمن خەریکی نووسینی دوو کتێبم یەکە چند خەسڵەتەکانی باوکی نمونە ئەوی تر خەسڵەتەکانی دایکی نمونە. ئێمە ئەگەر دایک و باوکەکی نمونەمان هێنا من دڵنیات دەکەم منداڵێکی چاک دروست دەبی. ئەمە بە شازێکی گشتی. من بۆ خۆم مامۆستام بە قوتابخانە یەک پڕنەوەم کرد خودی خۆم لێکۆینەوەکم کرد لێکۆینەوەکە بەو شێوازە بوو بزانم بۆچی هەندێک منداڵ زیرەکە بەتوانایە چاکە باشە پاک و خاوێنە ئاگای لە شتی خۆیتی بەڕێزە مامەڵی جوانە لەگەر دەوروبەری ماوەی 2 ساڵ هەتا 2 ساڵ و نیو بۆم دەرکەوت هەتا دایکەکە چاکتربی باشتربی باوکەکە باشتر بن چاکتر بن ڕۆشنبیرتر بن بەسۆستر بن ئاگان لە ماڵ و منداڵەکەی خۆیان بی ماڵێکی جوان و پوخت و ڕێک و پێچیان دروست کردبی منداڵێکی جوان و چاک گەنجێکی باش تاکەکی بە سوودمان بۆ دەبێ. ئەوە لێکۆڵینەوەکە کە من خودی خۆم لە قوتابخانەکەی خۆم پێ هەستاوم ئادی چ جای ئەوەی کە لێکۆڵینەوەشی گەورەتر کە ئەنجامەکە دەرکەوتووە کە دایک و باوکی چاک و باش منداڵ و تاکێکی باش و چاک. ئالێرە من لەوانەیە هەڵک ڕاستکەمەوە ئەوش ئەوەیە کە پێمان وایە داک و بابی باش ئیلا ئەوەیە ورفێک بۆ منداڵەکان دابین بکە و پارەی بۆ دابین بکە و خواردنێکی چاکی بۆ دابین بکە و گەشت و سەیران نە. داک و بابی باش سێ خەسڵەتی هەیە. یەکەم هاندەرە، دووەم گەشببینە، سێمیش خودی خۆی نمونەیە لۆ منداڵەکانی. ئەو سێ خەسڵەتە زۆر گرنگە لە دایک و باوکە بێ بۆ ئەوی منداڵەکانمان تاکەکانی کۆمەلگا چاک و باش بن. ماوەستە تا چەند بوونی متمانە گرنگە لە نێوان هاوسەراندا خۆی ئەم جۆرە بنەمایانە کاریگەری دەبێت لەسەرەوەی کەم خێزانە پارێزراو بێت و نەبێتە مایەوەی کە ساردبوونەوەی ڕووبات یاخود هۆکارێک بێ بۆ هەڵوەشانەوە. بوونی متمانە لە نێوان ئەم دوو هاوسەرەدا تا چەند دەبێتە مایەوەی کە خێزانەکەیان پارێزراو بێت. جادێک لەو خەسڵەتانی کە نووسیتمان لە کتێبێکی ترم بەرەو پەروەردەیەکی سەرکەوتوو دەڵێ یەکێک لە هۆکارەکانی ماڵ تێکچوون منداڵ تێکچوون ئەوەیە دایک و باوک متمانەیان لەگەڵ یەک نەبی وە قسەی پێچەوانە پەروەردەی پێچەوانەی بە منداڵەکان دەبەخشن. کوڕەکە باوکەکە هانی دەدا دەرێ کوڕم ڕۆژانە هەندێک کتێب بخوێنەوە کتێب خوێنەوە گرنگ ئەوانە دایکەکان لە دوایوی دەڵێ کەس بە کتێب نەگەیشتێ کوڕم باز لە کتێبشت بینە. ئەو نەبوونی متمانەیی نێوان دایک و باوک فاکتەرێکە هۆکارێکی ترە بۆ تێکچوونی ماڵەکانمان بۆ لە دەستدەرچوونی منداڵەکانمان. بۆیە بەڕاستی پێویستمان بەوەیە ئێمە ئەو دایک و باوکە وا تێبگەینین کە ئەگەر تۆ گلەیەکی شت لە باوکی هەیە ئەی دایکی بەڕێز تۆش ئەگەر گلەیەکی شت لە ئافرەتەکەت هەیە ئەی باوکی بەڕێز بە ئەو گلەی و گازاندێتان نەگاتە لای منداڵەکانتان هەر لە ژووری خەوتنەکە بێ هەر لای خۆتان بێ بە خۆتان کێشەکانتان چارەسەرکەن بەڵام نەگاتە ئەوەی کە ئێوە ڕقی خۆتان نەبوونی متمانە لەگەڵ یەکتر بڕێژنە سەر منداڵەکانتەوە بتانوێت تۆڵەی یەکتر بە منداڵەکانتان بڕێژن. بۆیە متمانە هۆکارێکی زۆر چاکە فاکتەرێکی زۆر گرینگە بۆ ئارامی ماڵەکان دڵخۆشبوونی منداڵەکان دروستبوونی سۆز و خۆشەویستی نێوان ژن و پیاو. زۆر باشە مامۆستا ڕۆڵی تەکنۆلۆژیا لە ئەم سەردەمەی ئێستاماندا تا چەندێک هۆکار بووە بۆ هەڵەوەشانەوەی خێزانەکان لە یەکتر تا چەندێک هۆکارە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەکنۆلۆژیا هۆکارێکی ڕێخۆشکەر بووە بۆ ئەوەی خێزانەکان متمانیان بە یەکتر نەمێنێت و خێزانەکان ناوخۆیاندا پەرتەوازە بن و هەڵبوەشێنەوە. واتە بە شێوازێکی نادروست بەکاری بهێنن. بەڵێ. زۆر باش. من یەک خاڵت پێ دەرێم لەو خاڵانەی کە لەوانە دەرفەت نەبی باسی ئەم خاڵەکان بکەم بە لێکۆینەوەش کت پێ بڵێم یان بە هاوچێشەکی سادەت پێ بڵێم. تا ئافرەتەکە مۆبایلی زیاتری لەدەست بوون تا پیاوەکە مۆبایلی زیاتری لەدەست بوون لە ماڵ
ڕێژەی تەلاق زۆر دەبی. ئەو هاوکێشەیە دەتوان لای خۆتان بنووسن و لای کۆینەوەش بکەن و ئەوە کورتترین وەڵامە بۆ ئێوە بزانم دنیای ئەلکتۆرێنات سکارە ساتێکی بۆ ماڵەکانی ناوە بۆ لەوانەیە بە من بڵێ ئێخۆلایانی سوودیشی هەیە بەڵێ لایانی سوودی هەیە بەڵام ئێمە چونکە دیسان شارەزاییمان نییە لە پاراستنی هۆکارەکانی پاراستنی ماڵ دەین کۆمەڵێک ژەهر دەینە ماڵەکانمان یەک لە ژەهرەکان ئەو کوبرین ئەنتەرنێتی چی پێ دەڵێن ئەنتەرنێتی فریە دێتە ماڵەکانمان این جەژنەکە مۆبایلێکی پێ پیاوەکەش مۆبایلێکی پێ منداڵەکانش مۆبایلێکیان پێ و کەشخەش لێ دەدەین دەیرین ئەمە هەر کەسە سەربەستە مۆبایلی پێیە دیسان هاوکێشەکەی دووبارە دەکەمەوە خۆزگە لە شریتی پەیامیش بنووسرابایە ئێستا چەند ئافرەتەکە مۆبایلی زیاتر لێ دەستبی چەند پیاوەکە مۆبایلی زیاتر لێ دەستبی ڕێژەی تەلاق و کێشەی ماڵ زیاتر دەبی. زۆر باشە مامۆستا تا چەند گرنگە هاوسەران گوێبیستی ئەو قسە و قسەڵۆکانە بن کە لایەن کەسانی دیکەەوە بۆیان دێت یاخود دەست تێوەردانی کەسانێک کە بیانێت ئەم خێزانە هەڵبۆشێتەوە ئەڵبەتە دەستێوەردان جۆری هەیە هەن دەوێت خێزانەکە پارێزراوتر بێت یاخود کێشەیەک بێت یانەیە کێشەکە چارەسەر بکرێت بەڵام کەسانێکیشن لەوانەیە بە شاز لە شازەکان قسێ بکات کە بێتە مایەوەی کەم خێزانە هەڵبۆشێنێتەوە ئەمە تا چەند گرنگە هاوسەران ئاگاداری ئەم جۆرە مامەڵانە بن. ئەمە تازە باسی ژەهرێکم کرد هینانی ئەنتەرنێتە ژەهرێکی تر ئەوەیە ئەو دایک و باوکە ئەو ژن و پیاوە دێن دەرگا بۆ هەموو کەسێک دەکەنەوە کە بێتە ماڵیان پێغەمبەریش دەفەرمێ عەلەیهی سڵات وسەلام لا یەئکل طعامک ئیلا التەقی کەواتە هەوڵ بدرێت باشترین جۆری مرۆڤەکان بابێتە ماڵتان هاوڕێتی و دۆستایەتی باشترین جۆرە مرۆڤەکان بکەن مەرج نییە ئیلا متەقینانەکەت بخوا بەڵام ئەو مەبەستی ئەو فەرموودە ئەوەیە وەکو زانایان دەفەرمون باشترین کەسەکان بێتە ماڵتان نەک دەرگا بۆ هەموو کەسێک بکەیتەوە ڕاستە زاواتە ڕاستە غەزوورتە ڕاستە مامتە ڕاستە ئامۆزاتە ڕاستە خاڵتە ڕاستە کوڕە خاڵتە بەڵام لەوانەیە کەسایەتێکی باشی نەبی لەوانەیە پورتە کچە پورتە بەڵام لەوانەیە کەسایەتێکی باشی نەبی کە کەسایەتێکی باشی نییە بۆ لێ دەگەڕێ بێتە ماڵت کە ژەهر فڕێداتە ماڵەکەت بۆیە بەڕاستی زۆر گرینگە ئێمەی دایک و باوک کە باغ بەوە بدەین پاش ئەوەی دەبیت تا هاوسەر پاش ئەوەی کە ژن دەینی کۆمەڵێک دۆست و برادر وازی لێبینی کە بوویتە دایک و باوک ئینجارە کۆمەڵک دۆست و برادری سانواز لێبینی کۆمەڵک دۆست و برادر بگری کە گونجاوە لۆ پاش دایکایەتی و باوکایەتی بەڵام بەداخەوە ئێمە هەر بە شێوازە زۆر بەمە بە شێواز تەقلیدیەکە یەڵا بابسنە ئەو ماڵە یەڵا بە ئەو ماڵش بێتە ماڵتان نابی ئەوە هەڵەیە تۆ دەبی تەقیم بکەی ئەو کەسە بێتن لە ماڵەکەت چەند ببینێتەوە ئەوە بەس بۆ سەردانە ئەوە بەس بۆ چای خواردنە و لێ ناگەڕێم کێشە و گرفتی من هەندێک کەس بزانی بۆیە بەڕاستی برای بەڕێزم زۆر گرینگە ئێمە قسەی خۆمان لای هەموو کەس نەکەین وە دۆستایەتی هەموو کەس نەکەین ڕێزی هەموو مرۆڤێک بگرین بەڵام دۆستایەتی هەموو مرۆڤێک نەکەین هەوڵ بدەین یارمەتی هەموو مرۆڤێک بدەین بەڵام لێ نەگەڕێن هەموو مرۆڤێک بێتە ماڵەکانمان وە ژەهر بڕێژی ئەو خاڵانە زۆر گرینگە دایک و باوکی ڕۆشنبیری شارەزا ئەنجامی بدە بۆ پاراستنی ماڵەکانمان بۆ گەشەپێدانی ماڵەکانمان بۆ دوورکەوتنەوەی ماڵەکانمان لە تەراق لە کێشە لە گرفت لە نەهامەتیەکان کە توشمان دەبێت. زۆر باشە مامۆستا تا چەندێک وێنای هاوسەرگیری یاخود جیاوازی خواستی گەنجان لە داواکاریەکانیان بۆ هاوسەرگیری پرۆسەکەی قورستر کردووە یاخود بە شێوەیەکی تر چاولێکەری لە کەسێکە بۆ کەسێکی تر هیوا هەیە ئەڵێت ئەو داوای ئەو خانووی کردووە ئەو داوای ئەو پێداویستی کردووە ئەبێ منیش ئەوم هەبێت تا چەندێک ئەمە هۆکارێکە بۆی کە خێزانەکان ناکۆکیان لە نێواندا دروست ببێت و هەڵبوەشێنەوە. زۆر باشە دەستخۆشتانە دەکەم لەو پرسیارانە وەڵامەکە دیسان دێمەوە سەر خاڵی شارەزا بوون تو ئەگەر تاکەچی شارەزامان هەبوو تاکەچی خاوەن زانستمان هەبوو دەزانی بەراوردکردن کارێکی زۆر خراپە زۆر بەکێشەیە و کارێکە کە لە سەرەتای دروستبوونی مرۆڤاتی شەیتان ئەنجامیدایە
کە خۆی بەراورد کرد و وتی من باشترم لە ئادەم. بۆیە بەڕاستی تاچی ڕۆشنبیر خێزانی شارەزا ماڵی ئاسوودا ئەو ماڵەیە کە خۆیان بەراورد ناکەن بە کەس، خۆیان بەراورد ناکەن بە کەس. تۆ نابی خۆت بەراورد بکەی بە کەسێک کە ئەو لەوانە لە ژینگەکی تر لە ماڵێکی تر لە زۆریی تر لە ژیانێکی تر پەروەردە بووە، تۆش لە شوێنێک لە کارێک لە کاتێک هەم لە دایکبوونتان هەم ساتی ژیانتان دایک و باوتان جیاوازە، ئەدی چۆن خۆت بەراورد دەکەی. بۆی من لێرە ئامۆژگاری ئەو دایک و باوکانە دەکەم کە هانی منداڵەکانیان بدەن خۆیان بەراورد نەکەن بە منداڵی تر و خۆشیان ببنە نمونە، خۆشیان ببنە نمونە بۆ منداڵەکانیان کە خۆیان بەراورد نەکەن بە عائیلەی تر. یعنی با منداڵەکە جێ لەوەی نەبی کە داچی گازاندە لە بابی دەکات دەرێ بۆ کاوەنتەرەکەی من وانێک ئەو ماڵە وایە، باوکەکە شەروەتم لێ سیارەکەی من ئاوایە سیارەکەی ئەوان وایە و با خۆیان نمونەیەکی چاک و باش بن لە خۆ بەراورد نەکردن. چونکە بەراوردکردن هۆکارێکە بۆ چێ دڵی مرۆڤ تون دەکا، کە دڵی مرۆڤ تون بوو وەی لێ دەکات تووڕەبی، کە تووڕەبی وەی لێ دەکا هەڵە بکە، کە هەڵەی کرد کێشە لە ماڵ دروست بوو، کە کێشە لە ماڵ دروست دەبی تەلاق ڕێژەی تەلاق زۆر دەبی. بۆیە بە ئەمە بینەوە بنتنەکەی چییە؟ خۆ بەراوردکردن. خۆ بەراوردکردن ڕق دروست دەکا، تووڕەیی دروست دەکا، کێشە دروست دەکا، هەڵە دروست دەکا و دەبێت هۆی ئەوەی کە ڕێژەی تەلاق کێشەی ماڵ دروست دەبی. و لەوانەشە ئێمە بڵین لەوانێت تەلاق دروست نەبی، بەڵام سەیری ئەو ماڵە بکە 10 ساڵە 15 ساڵە بە بەردەوام ئەو ژن و پیاوە کێشیان هەیە. بۆیە ئێمە بەڕاستی تاک پێویستە ماڵەکەی خۆی لێ نەگەڕێ هەموو کەسێک بێتە ماڵی، لێ نەگەڕێ هەموو کەسێک بێتە ماڵی و خۆی بەراورد نەکا وەخ لێ نەگەڕێت ئەو ژەهرێکە ناوی ئەنتەرنێتە بێتە ماڵەکەی، چونکە بەڕاستی ئەو خاڵانە دەبنە هۆی ئەوەی ماڵەکانمان دیسان دێمەوە سەر ئەو خاڵی ماڵەکانمان تێک بچی، منداڵەکانمان لەدەست بچی، پەروەردەیەکی نادروست بکەین. چونکە تۆ سیرکە ئەگە منداڵە باوکەکە خەریکی مۆبایل بوو، خەریکی خۆ بەراوردکردن بوو، خەریکی چارەسەری قسەی خەڵک بوو، ئەیکەی دەرفەتی هەیە بۆ پەروەردەکردنی منداڵەکانیان، ئەیکەی دەرفەتی هەیە بۆ ئەوەی هەست و خۆشەویستی پێ یەکتر ببەخشن، ئەیکەی دەرفەتی هەیە کە پێ بکەنن. بۆیە بەڕاستی ئێمە دیسان دەڵێمەوە بابین خۆمان شارەزاکەین، تاکەچی شارەزان بدێ ماڵێکی ئاسوودە دەدەمێ، تاکەچی شارەزان بدێ دایک و باوکەکی نمونەت دەدەمێ، تاکەچی شارەزان بدێ پەروەردەیەکی جوانت دەدەمێ. ماوەسا زۆر خاڵی جوانت باس کرد، زۆر ڕێنمووی جوانت باس کرد، بەڵام لە هەمووی گرنگتر پێ وانە گەڕانەوەی هاوسەران، گەڕانەوەی تاک لە کۆمەلگادا بۆ بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام، بۆ ئەو ڕێنمونیانەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەن، چ بۆ خێزان، چ بۆ هاوسەران، چ بۆ کۆمەلگا، هەمیشە بەردەوام دەبێتە مای تۆکمەی نێو خێزانەکە و نێو کۆمەلگا. زۆر باشە. شارەزابوون شی خاڵی یەکەم کە باسم کرد دیسان لەوانێت تۆ ئەو خانمە بڵێن بۆ ئەوەندە باسی شارەزابوون دەکا. شارەزابوون یەکەم ئاەتە کە خوای پەروەردگار لۆ پێغەمبەری نات عەلەیهی سڵات و سەلام دەفەرمێ ئیقرا، کەواتە خۆش شارەزاکە، کەواتە ئەمە ئیسلام پێغەمبەری خوا عەلەیهی سڵات و سەلام هارمان دەدا ئەی تاک ئەتوو بخوێنەوە خۆت شارەزاکە بۆ ئەوەی ماڵەکەت ئاسوودە بی، بۆ ئەوەی پەروەردەیەکی جوان بکەی، بۆ ئەوەی ژیانێکی خۆش ببیتە سەر دەبی کەسێکی شارەزابی، کەسێک بی خوێنەر بی. باشتری خوێنەریش ئەوەیە تۆ بنەماکانی ئیسلام بە جوانی و باشی جێبەجێ بکەی. بنەماکانی ئیسلامیش ئەوەیە چیا کات بە فیڕۆ نەدەی، هەستی بەرپرسیارەتی تەبی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. باشە تخوا باوکێک کە بێتەوە ماڵێ 3 سعات 4 سعات خەریکی مۆبایل بی کتێبێک نەخوێنتەوە ئەوە هەستی بەرپرسیارەتی هەیە. دایکێک ئەوەندەی خەریکی قسە قسەلۆکی خەڵکە، ئەوەندە خەریکی پەروەردەکردنی منداڵەکانی نییە، ئەوەندە خەریکی مافی پیاوەکەی نییە، ئەدی ئەوە نیشانی ئەوە نیە ئەو ئافرەتە ناخوێنتەوە شارەزای با بڕوانامەشی هەبی. دەزانی زۆر جاروێ ئەمە شارەزایی بوونمان تەنها لە بڕوانامە کۆکردیتەوە. شارەزایی بوون گرنگ ئەوەیە تۆ لە قورئان شارەزابی، تۆ لە فەرمودەی ڕاست شارەزابی بە شێوازە ڕاستیەکەی کە هەرمان دەدا هەستی بەرپرسیارەتیمان هەبی، هەرمان دەدا شارەزابین، هەرمان دەدا هەست و خۆشەویستی دەربڕین، هەرمان دەدا خۆمان بەراورد نەکەین، هەرمان دەدا کە پێمان دەڵێ لەو دنیای تۆ کۆمەڵێک ئەرک و مافت لەسەرە دەبی ئەرکەکانی خۆت جێبەجێ بکەی و مافەکانی خۆشت بە جوانی داوا بکەی. ئەگەر ئەوانت کرد کە ئەسڵی بنەماکانی ئیسلامن تۆ تاکێکی سەرکەوتو دەبی لە ژیانێ. هیچ تاکێک سەرکەوتو نابی لە ژیان ئەگەر لەگە خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سڵات و سەلام سەرکەوتو نەبووبی، ئەگەر لەگە ئیسلام سەرکەوتو نەبووبی. ئەو عەقیدەیەکە
ئەمە هەمانە بەڵام لە ئەوەندە باسی ئیسلامم نەکرد چکە لەوانەیە مامۆستایانی ئاینی باسییان کردبی لەوانە بۆیە من هاستم بە شێوازە سادەکە دەڵێم تۆ ئەگە شارەزا بووی سەرکەوتو دەبی ماڵێکی ئاسوودا دڵێکی خۆشت دەبی ئەگەر نەزانیش بووی نەتخوێندەوە ئاهلی نەخوێندنەوە بووی ئەوە شارەزا نابی وە ژیانت لێ تێک دەچی من یەک هاوچەشەت دەدەمێ ئەگەر ڕۆژانە 5 پەڕ بخوێنیتەوە 5 پەڕ دەکات 10 لاپەڕە جارانی 30 ڕۆژی بکەیت دەکات 300 لاپەڕە جارانی 360 ئەوەندە ڕۆژەی بکەین دەکات نزیکەی 3600 لاپەڕە تۆ ئەگەر وەکو باوکێک وەکو دایکێک بێ بەس ئەوەی جێبەجێکەی ئیقرا بخوێنەوە ساڵک لەسەر پەرۆدەی منداڵ لەسەر خێزانداری بخوێنەوە ڕۆژێ 5 پەڕ دەکات 10 لاپەڕە ڕۆژێ 5 پەڕ هەر پەڕێکیش ئەگەر بە 3 دقە بخوێنیتەوە دەکات چارێگێک ڕۆژێ ئەگەر چارێگێک بۆ خوێندنەوە تەرخان بکەیت بە 5 پەڕی ساڵانە دەکات نزیکەی 3600 لاپەڕە ئەگە هەڵەم نەکردبی 3600 لاپەڕە ئەگەر هەر کتێبی 300 و ئەوەندەش لاپەڕ دەکات 10 کتێبی 360 لاپەڕی تەواو کردیا لەسەر پەروەردەی خێزان و لەسەر پەروەردەی منداڵ بزانێت چەند سەرکەوتو دەبی لە ژیان کەچی ئەوەندەش ناخوێنینەوە ئەوەندە شارەزا نابین کە یەکەم ئاەتیش خی پەروەردگار دای بەزان ئیقرا بوو زۆر باشە مامۆستا تۆ زۆر جەختت لەسەر شارەزابوون کردەوە هەنێک دایکوباوکمان هەیە خوێندەوارن یاخود توانای خوێندنەوەیان نییە ئەیانەوێت شارەزا بن لە پەروەردەکردنی خێزانەکان یاخود ئەیانەوێت خێزانێکی بەختەوەر دروست بکەن ئایا هیچ ڕێکخراوێک یاخود کۆڕ و سیمینارێک هەیە بۆ ئەوەی ئەم خێزانان یاخود ئەم دایک و باوکە بەشداری بکەن و خێزانەکان بەرەو پتەوتر برن یانە بۆ ئیزافەی پرسیاری هاوکارم بۆ نمونە باو باپیرانمان لە پێشینەدا لەوانەی خوێنەوارێکی بۆ شێوازەیان نەبوو بێت بەڵام هەمیشە بەردەوام کاریان لەسەر پاراستنی خێزان و پاراستنی تاکەکانی نێو خێزانەکەی خۆیانیان کردووە ئەمە بۆچی دەگەڕێتەوە پێویستە ئەو پێشینانەی کە لە ڕابردوودا هەبووە بێتە ئەزمونێک بۆ ئێستاەوە بتوانین سوودی لێ ببینی زۆر باشە ئەمن لە کۆتا پرسیارەکە دەست پێ دەکەمەوە لەگەڵتان بەڵێ پرسیارەکە گوتت دایک و باوکمان یان باپیر و داپیرمان لە قەدیم ڕێژە تەلاق کەم بووە و نەچونێتە خولوخی دەواریشان نەبووە بەڕاستیم دەستخۆشیتانێ دەکەم ڕاستە لۆ چونکە ئەمە لە گوندەکە لە دێهاتەکە مامۆستایەکی چاکە بووە نمونە بووە ڕێنمایی ئەوانەی کردووە کاکە خۆت بەراورد مەکە کاکە عەسوود مەبە کاکە قسەلۆک مەینەوە ئەوانە کێشە دروست دەکەن کاکە ئاگا لە منداڵەکەی خۆت بی ئێواران زوو بڕۆ ماڵەکەی خۆت شەو ئێوارە زوو بخەون سبێنە زوو هەستن ئاگات لە منداڵەکەت بی بزانە دێتە مزگەوت یانێتە مزگەوت ئەدی ئەوە ڕۆشنبیریە ئەوە شارەزابوونەوە خۆم ئەمن کە دەڵێم شارەزابوون مەبەستمان ئەوە نییە تۆ بێ کتێبەکی 1000 لاپەڕی دانی و بخوێنیەوە بنووسەوە خولەکی شارەزابوون ئەوەیە تۆ بێ لاپەڕەکانی ئەو ئیسلامە لای مامۆستایەک دابنیشی برێ مامۆستا ئامۆژگاریم بکە مامۆستایەکە دێتن دەڵێ کوڕی من دوورێ مەکە کوڕی من ئاگا لە ماڵ و منداڵی خۆت بی کوڕی من زوو بڕۆ ماڵێ شەوان لە دەرەو مەبە لە کافی و لە شوێنانە مەبە کوڕی من ئاگاد لەوە بی کە منداڵەکەت پێویستی بە باوکە بە پێویستی بە دایکە خۆشەویستی خۆت ببەخشە خێزانەکەت کە شووی بە تۆ کردووە کوڕی من شووی بۆ ئەوە نەکردووە تو هەر پارچە نانەکی بدەیت نە تیکە نانێکی بدەیت نە بۆ ئەوەیە تۆ هەست و سۆزی بدەیتێ تەمشا دەکەی ئەو تاکە چۆ ڕۆشنبیر دەرچوو کوڕم لێ مەدا جوێنی پێمەدە ئێوە تاکە چۆ ڕۆشنبیر و شارەزایە کەچی ئەمە بەداخەوە لەوانەیە هەڵگری دکتۆرامان هەبی هەرگری ماستێرمان هەبی وەڵڵاهی هەڵگری ماستێر و دکتۆرامان هەیە ئەوەندەی خەریکی دەرەوەیە چونکە فریای منداڵەکانی ناکەوی منداڵەکانی لەدەست دەرچووە کەواتە ئەوە لە بواری خێزانداری و پەروەردەکردنی منداڵ کەسێکی شارەزان نیە و ناوی دەدەن نەزان بەڵام دایک و باوکێک کە مافی منداڵەکانیان دەدەن لە ماڵێنە گوێ لە منداڵەکانی ڕادەگرن ڕێز لە خێزانەکەی دەگری خێزانەکەی ڕێز لە پیاوەکەی دەگری مافی یەکتر ئاگا لە مافی یەکترە شارەزانە ئەو کەسەش شارەزا هەیە ئەوە دکتۆرا و دیبلۆمی هەیە لە دایک و باوکەیەتی ئەوەش نەخوێندەوانە لە دایک و باوکەیەتی با ئەوە دکتۆرەشی هەبی با ئەوە نەشیبی نازانە پەیامەکەی من گەویشت دیاندا باشە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا زانعەلی ڕاهێنەری پەروەردەی و ڕاوێژکاری خێزانی سوپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی